سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش. نووسینگە یۆنامی لە هەولێر ڕایگەیاند ئاگادارکراونەتەوە لە سەردانیکردنی چەند شوێنێکی ناوشاری هەولێر، ئەوەش بەهۆی بوونی مەترسی ئەمنی لەسەر ئەو شوێنانە. دوای ئەوەی ئەمڕۆ نووسراوێک بە ناوی یۆنامیەوە بڵاو کرایەوە کە هێرش دەکرێتە سەر چەند شوێنێکی هەولێر، شارپرێس پەیوەندی بە نووسینگە یۆنامیەوە کرد لە هەولێر و ڕەتی کردەوە ئەو نووسراوە لەلایەن ئەوانەوە کرابێت. نووسینگەی یۆنامی لە هەولێر بۆ شارپرێس لەگەڵ ڕەتکردنەوەی نووسراوەکە نەشی شاردەوە بە ڕێگەی تایبەت لە هەندێک شوێن ئاگادار کراونەتەوە کە مەترسی ئەمنی لەسرە. ئەو سەرچاوی شارپرێس کە داوای کردناوەکەی بڵاو نەکرێتەوە، ئەویش بە هۆکاری ڕێگەنەدانیان بە لێدوانی ڕۆژنامەوانی باسی لەوە کرد. نزیک قەڵای هەولێر، هۆتێل شیراتۆن، هۆتێل ڕۆتانا دیارترین ئەو شوێنانن کە مەترسی ئەمنیان لەسرە. ماوەی 2 ساڵە ناو بەناو هێرشی موشەکی فڕۆکەی بێفڕۆکەوان دەکرێتە سەرپارێزگای هەولێر و فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر. شارپرێس بۆ وەرگرتنی زانیاری زیاتر پەیوەندی بە چەند سەرچاوەیەکی ئەمنی حکوومەتی هەرێمەوە کرد، بەڵام پەیوەندیەکان بەردەست نەبوون.